لە نێوهۆڵی ویلیام یوحەنا لێرە ساڵانە پێشانگەی پۆستەر بۆ مامۆستایانی هونەری سنوورەکانی با بڵێن پەروەردەی ڕۆژئاو ڕۆژهەڵات دەکرێتەوە بەڵام لە ئێستای بۆ سنووری پەروەردەی ڕۆژئاوە بۆ سەرجەم مامۆستایانی هونەر کراوەتەوە بێگومان لە ساڵی با بڵێن ئەو کاتی کە کۆرۆنا بڵاو بوو با بڵێن لەو ساڵەیە ئەم پێشەنگایە ڕاگیرا بوو بەڵام لە ئێستای دووبارە پێشەنگاکە دەستی پێ کردوتەوە و چەندین مامۆستای بەتوانە لە نێو خوێندنگاکانی خۆیانە بەشداریان کردووە جا بۆ ئەوەی کە من زانیاری زیاتر بە ئێوە بە تەواوی بینەرانی ڕۆژێکی نوێ ببەخشم ئەچمە لای زۆر بەڕێز مامۆستا بەکر عومەد کە بەڕێزیان بەرپرسێکی چالاکی هونەری سنووری پەروەردەی ڕۆژئاوا لەگەڵمانابێ مامۆستا گیان سڵاو لێبێ زۆر سپاس بە ئەو دەرفەتی کە بە ئێمە بەخشی با باس لەوە بکەین بۆ جارێکی تر پێشانگەی پۆستەر بۆ مامۆستایانی هونەری سنووری پەروەردەی ڕۆژئاوا کراوەتەوە لە ئێستاە گروپێک بەشداریان کردو کە ئەمڕۆ سبەینێ 4 و 5 مانگ بەردەوامیە بێت پێم خۆشە لە زاری خۆتەوە ئاماژە بۆ بکەین دووبارەکردنەوەی ئەم پێشەنگایە چ دەرفەتێک بۆ مامۆستایان ئەبرەخسێنێت سەرەتا زۆر بەخێر بێن کەناڵە جوانەکەی کورسات من ئەمێ سەرەتا پیرۆزبایی لە کەناڵی کورسات کەم بە بۆنەی 22 ساڵی دامەزراندنەوە کە کەناڵێکی جوان و ڕەسەنی کوردیە بەڕاستی کەناڵێکە بە هونەرمەندان من وەکو یەکەی چالاکی هونەری ڕۆژاوە بێگومان ئێمە بەپێی پلانی ساڵانی خۆمان دەستمان کردەوە بە کار و چالاکیەکانمان ئەمڕۆ لەم پێشانگایەدا کە تەواوی مامۆستایانی هونەر دابەشمان کردوون بەسەر 2 گروپە بەشداریان کردووەکو هونەری شێوەکاری ئەمە گروپی یەکەمە ئەمڕۆ 9 مانگیش گروپی دووەم ئەکرێتەوە بێگومان تەواوی مامۆستایانی هونەری شێوەکاری لە بنەڕەتی و ئامادەیەکان بەشداریان کردووە کە کۆمەڵە ئیشی جوان و ڕێکوپێک بەدی ئەکرێت کە جیاوازە لە ساڵانی ڕابردوو چونکە کۆمەڵە تازەگەری و گۆڕانکاری جوانی تای بەڕاستی ئەمان جوو مەبەستی ئەم پێشەنگایانە بۆ سەرجەم مامۆستایانی هونەر زیاتر خۆی لە چیا ئەبینێتەوە کە ئێستا ئەبینم پڕاوپڕنێ و پێشەنگاکە مامۆستایەکی باشی هونەری لێرە بەشداریان کردو بە گڕوتینێکی زۆر باشەوە بە پەیامی جیاواز بەشداریان کرد ئێمە ساڵانە کۆمەڵە کار و چالاکی بە مامۆستایانی هونەرەکەین ئەمە ئیش و کاری مامۆستای هونەری شێوەکاریە بێگومان بۆ شانۆ مۆسیقاش ئەمان بێت هەر لە بەشی شێوەکاری ئێمە مامۆستای هونەر 3 ئیشی پێ ئەەکەین ئیشی پۆستەر کە تایبەتە بەخۆی بڵاوکراوە کە هاوبەشە لە نێوان قوتابی و مامۆستاکەیە و ئیشی باخچەکانی مناڵانیش بێگومان لێرە ئاڵوگۆڕێکی هونەری دروزە بێت چونکە کاری پۆستەرەکە باز لە خواست و هەزر و فکر و ناوەی ئەو مامۆستای هونەرە ئەکا کە ئەم ئیشەی کردووە چونکە ئیشەکە تا ڕادەیەک ئێمە سربەسمان کردوون لە هەڵبژاردننی بابەتەکە بەس تەنها ئەو نەمانوتەوە بابەتەکە ئەبێ پەروەردەیی بێت و نیشتیمانی بێت باز لەو کێشە و کەم و کوڕیانە بکە کە ئێستا لە وڵاتەکەمانە هەیە مەسەڵەن نەخۆشی کۆرۆنایە کۆمەڵێ بابەتی تری پەروەردەییە باز لە خوێندنەکە باز لەو نەهامەتی و کێشە و کۆمەڵایەتی و کۆمەڵەشتانەکە کە لە ناو پەروەردەکەی وڵاتەکەمانە هەیە بەڕاستی بە خۆشحاڵەوە ئەمڕۆ ئێمە هەمووی ئەبینینەوە لێرە من دەستخۆشیان لێ یەکەم کە کۆمەڵە ئیشی زۆر باشیان کردەوە بەڕاستی ژمارەی خوێندنگاکانی سنووری پەروەردەی ڕۆژئاوا چەند خوێندنگە بەشداریان کردووە کە کارەکانیان نمایش بکەن تەواوی مامۆستایانی هونەر لە ناوەندەکانی خوێندن لە بنەڕەتیەکان و ئامادەیەکان بەشداریان کردووە بێگومان مامۆستایانی هونەری باخچەکانی ئیشیکیان پێ ئەەکەین ئەوان بەس ئەمە جیاوازە لە باخچەکان ئەگەرنە هەموو مامۆستایانی هونەری شێوەکاری بەشداریان کردووە مامۆستاگیان دەستەکانە خۆش بێت سپاس بۆ تۆ بەڵە خۆشەویستان وەک میوانەکەم مامۆستا بەکر ئاماژەی پێکرد وەکو ساڵانە سەرپەرشتیاریەکی چالاکی هونەری سنووری پەروەردەی ڕۆژئاوا سەرپەرشتی سەرجەم ئەو مامۆستایە ناکات کە لێرە بە کارەکانیان چەندین بابەتی جیاواز کە تایبەت بێت بە پۆستەر هەریەکان بە حەز و ئارەزوی خۆیان گزارشتێکی جیاواز ئەکەن لە پەیامەکانیان و لە هەمان کاتە بابەتی زانستی و پەروەردەیی بەشێکی گرنگی ئەم پێشەنگایە جا ئێستا من میوانێکم لێرەیە پێم خۆشە هاوکارم لەگەڵ بێت و وێنەکانیش بگوازێتەوە بەبزانین مەبەست و ئامانجی بەشاریکردنی لەم پێشەنگایەتیە مامۆستا ئارمان سڵاو لێبێت سڵاو لێبێت ئەم کاتت باش بێت سپاس بۆ تۆ بە چ پۆستەرێک بەشداریت کردو و ئامانجی تۆ چییە لەم پێشەنگایە پۆستەرە بەم پۆستەرە بەشداریم کردووە ئامانجمەوەیە ئەم بڵێ ئێستا خۆتان نەزان وڵاتەکەمان بوو بە وڵاتی چەک وڵاتی قەڵەم نەماوە تۆشە تەوێ پەیامەکە وا بگەێنی کە بڵێ گۆڕانکاریەک دروستکەی
گۆڕانکارێک دروستکە لە بواری پەروەردە ینی تەلەبەکان وا پەروەردەکەی کە بڵێ بەرەو ئامانجیان ئەوە بێ بەرەو خوێندن نەک بڵێ ئێسم تەلەبەمە بۆ لێ حوت وەشتنەوە زیاترانێک کە ئەوەیە حەزی لە ئاسایشی پۆلیسیوانەیە حەزی لەوە نیە بێ بە مامۆسای یان بێ بە دکتۆرە یان بێ بە مهندسێک تۆش زیاتر ئامانجەکە و یان پەیامەکە ئەوەیە کە بیگەین ینی وا بکەی کە تەلەبەکان سەیری شتێکن بزان مەفهومەکەی تۆ چییە تۆ باسی چیەکەی بۆی شەرحەکەی ئەوەیە خۆش بێ زۆر زۆر سپاس ئەمە هەنگاوێکی زۆر باشیشە بۆ ئەوەی مامۆسایان لە بواری زانست و پەروەردەی و هەنگاوی باشتریش بۆ خوێندکاران بگەێنن دووبارە سپاس بۆ تۆ دەستەکانە خۆش بێ من پێم خۆشە زۆرێک لەو مامۆسایانە پەیامیان وەرگرم بابزانم چۆن بەشداریان کردووە لەم پێشەنگایە و زیاتر ئەیانەوێت کاتێک چوونە نێو هۆڵەکانی خوێندن بە گڕوتێنێکی باشتر مامۆستاکانیان پەروەردە بکەن با میوانێکی تر وەرگرم مامۆستا نەسرین سڵاو لێ بێدەم کاتت باش بێت بیتە لای کامێرە سپاس دەکەم بە چەند پۆستەرێک بەشداریت کردووە ئەم بابەتانە یاخود کردنەوەی زۆرێک لە پێشەنگاکانی پۆستەر بۆچی بۆ مامۆستایانی هونەر گرنگە سڵاو بەخێر بێن کردنەوەی ئەم پێشەنگاکە گرنگێکی تایبەتیە بۆ مامۆستایانی هونەر هەم لە ڕووی تواناکانیانەوە دەرەکەوێ هەم لە ڕووی ئەوەی کە ساڵانە یەکترین هەموو مامۆستاکانی هونەر یەکتری ئەبینەوە ئەمەش شتێکی باشە ئیتر ئەو بوارانی کە لە ئارایە ئەو بابەتانی کە لە ئارایە لە ڕێی پێشەنگاکانەوە ئەیخەنە بەرچاوی بینەر ئیتر کارێکی باشە بەلای منەوە تۆ بە چەند بابەتێکی زانستی و پەروەردەیی و بابەتێکیش کە بە ئارەزوی خۆتە یعنیا بە حەز و بەهرەی توانای خۆتە بەژاریت کردو لەم پێشەنگایانەیە دوجار کە چوونە نێو خوێندنگاکان تا چەندە خوێندکارەکانتان ڕائێنن بە شێوازێکی باشتر لە وانەی هونەرە گڕوتینێکی باشیان بێگومان ئێمە کە بەشداریەکەین لێرەیە بە پۆستەرێک یان چەند پۆستەرێک و لە هاوڕێکانیشمانەوە بیرۆکەی تازە وەرەگرین کە چینەوە ناخوێندنگاکان ئەو بابەتانە بۆ خوێندکارەکان با سەکرێ جارێکی کە و ڕێنمایی ئەکرێنەوە هەوڵ ئەین کە ئەوانیش دووبارە ئەو شتانە دووبارەکەنەوە و هەمان ڕێچکە ببینن بژی مەمنون زۆر سپاس بەڵێ خۆشەویستان وەکو ئەوەی کە بینیتان ئەمڕۆ چەندین مامۆستای هونەر لێرە لەم پێشەنگایە بەشداریان کردووە بە خۆشحاڵیەوە کە بۆ ماوەی دوو ڕۆژ لە ئەمڕۆ کە 4 مانگە و لەگەڵ 5 مانگ بەرداوامی ئەبێت مامۆستایەکی زۆر لێرە ئەیانەوێت زیاتر لە بواری هونەرە لە وانەی هونەرە کارەکانی خۆیان زیاتر بخەنە ڕۆ